و عثمان شیروکار و روزنامه‌وان دیوان منه که نزدیکی 14 سالان لشام مایه نه 14 کردان سال برای شامی را دگوتن شام شریف یا شام شکره ولات شریف بجنده ولات شیرین شامی باش ناست کی نه باش خوش بو باجاری خوش بو خراب بله زور باش باش تجنیزیک و روشا سوری روشا اپوزیسیونی دشوپینی افدر روجن کرد گلکی مناقشه دکن سردانا ائتلاف سوریج بو هوليري وهفديتنين سروكي ائتلافي وشاندا بيرا لهوليري هناك لدجن هناك لقال تشاود سپاس کاک دڵبەخوێن تەمان بەڕای من سەردانێک نەزەروری بوو بەڕاستی ینی زەرەری ویز گەلێک زیێدەترە لە قازانجیوی بۆ کورد بەعام و بۆ هەرێمی کوردستانیش ئەگەر گوێت لەو کابرایە بگرتە ئەو ناوی چیە نەسر حەریری سەرۆکی ئائتلاف ینی بەهاتیە وەکی کوردستان وەکی پلتفۆرمێک بکاردێنی دژی ئێران قسە دەکات دژی پەکەکە دژی پەیەدە دژی قەسەدە دژی هەمویان بێژی هەموو یەکشتن و یعنی ئەو هەوڵی کوردیک و هەبوو ئەوەی ئەمریکی ئێستا محاولە دەکا بکە یەکخستنی ناوماڵی کورد لە ڕۆژاوە ئەو کابرا هاتیەوەی نەسف بکە بە تەواوی بەڕاستی یعنی و ئاخافتنەوەی گەلێک نزیکە لە ئاخافتنی ئەردۆگان هەرنی وەکی ئاخافتنی ئەردۆگانە بەس بە عەرەبیە ینی ئەردۆگان تورکی قسە دەشتەغڵێ أو بعربية يعني كاكي وكرد بشكل ائتلافي يعني بشكل اوبوزيسيوني اف ائتلاف د ارينا يا ناف دولتي جي ناف دولتي دجي وكبشكي فرميه دانوستاندنان ديدي راسته يعني چه ضرر هيك او دانوستاندن دبلوماتيك هبن ائتلاف اخريك لا هولكاني او رخصتني او مالي كرد ككرد بهيزي بتشناو ائتلاف بهيز بتشت بيبل ناو ائتلاف نها أنا كسيت يعني هناك بشكي أنا كسيت ناوي ائتلاف ده أو أنا أو بيجان نية كل سر أرزي إمرو لسر أرزي سوريا سطح حفتاي عبوري سوريا بدست كرد عمليا بس أو بيوندي بيني بيدي وأنا كسي ياخد رخصتني ناو مالي كردي لسر إداري مناطق كردستاني سوريا ياخد باكوري روشالاتي سوريا ئەو منتیقانە ئەبواە ئێستا خەریک بوو پرۆسەیەک هەبوو بۆ ڕێکخستنی پەیەدا لەگەڵ ئەنەکەسە یاخود ناوماڵی کورد بەگشتی و بە سەرپەرشتی جەنەرال مەزلوم و ئەمریکیەکان و هەولێریش جەنابی کاک مەسعود تەمان ئەویش ئاگاداری ئەو وەزع بوو بە تەواوی هەروەکو ئەمریکیەکان خۆیان گوتیان و خۆشیان سوپاسی کاک مەسعودیان کرد کە لە یەکەم جوین کە کردیانەوە نەبوو لە کوردستانی سووریا کە ئەو جبینەکەن بەڵام ئەو هاتنی ئەو کابرایە بەڕاستی دیارە خویایە بۆ تێکدانی ئەو هەوڵانەیە تێکدانی بینی ناو کورد لە ڕۆژهەڵات لە کوردستانی ڕۆژاوە تێکدانی بینی پەکەکە و پارتیشە لە هەمان کات چکە ئێستا حێوارێکی کوردی هەیە کابرا هاتوۆتە ئێرە لەبەردەم سەرۆکایەتی لە ناو پەرلەمانی کوردستان عینەم پەرلەمانی و هێزی ناردە کۆبانی قەراری نردنی هێزیدا بۆ کۆبانی ڕاوەستایەت بێژێ پەکەکە تێرۆریستە بێژێ ئەوانە خراپن بەحسی سیاسەتی ئەردۆگان دەکا کە باشە لە عەفرین لە سەرێکانی هەموو بینیمانیانی چیان کرد ئەو تعریب و ئەو پاکتاوی نەژادیک و لە عەفرین ئێستا دەبێ و لە سەرێکانی دەبێ ئەوانە هەمووی ینی وەکو واجهەی بخوازە جێشی تورکی نەویشە وایانی من قاسی مشتە فێم کرد بێ هاتنا خۆ دخوازە شرعیەتێژ کوردان بستینە دەخوازێ مشکلە کورد زەعیفتر کات لەوەی کە هەیە و دەخوازێ تەنێ کوردی ناو ئائتلاف هەر ئەوەندە بمێنێنەوە بەس ئەنە کەسێ بێ کەسی دینەیەت ئەگەر خەڵکی دی بێ مهمتر دەبن وەزعی کورد پێگەی کورد بەهێزتر دەبێ و بۆوان باش نییە زۆر بۆیە هەوڵ دەدەن تا بکاری ئەنێ و ئائتلافی و ئێستا هەیە وەکی خۆ بمێنێ لەگەڵ ئەردۆگانن ڕاستی ئائتلاف تەمامی دەبن کۆنتترۆلا ترکیە و ئەردۆغاندایە بەڵێ سەتی سەد ینی ئەوەیە بۆیە بەجێی داخە بەڕاستی هەندێک کورد لەگەڵ ئائتلاف بەو شێوەیەن و تووشی مەوقف دەبن کە ینی توش بوونە بەڕاستی و بۆیە حەلی باشتر بوو ئەوان کە ڕێخستنی ناوماڵی کووردە
ائتلافی بدور کردن نزدیکی شرط عالی نییە. دنیا کردان ببن نابێژین مەبەستە دوورکەون. ائتلافی بدور کردن نزدیکی پیاده و ڕێڤەبەری خۆسەر و هێزن سووریا دموکراتیک نازانم ئەو بڕیاری خۆیانە بەس ئەوی ئەساس هەیە و ئێمڕۆ کورد زەعیفە بەشێکی وان لە ناو ئیتیلافە دەروەیە بەشێکن هوندر ئەگەر بێت و یەک دەنگیوان هەبی یەک دەستیوان هەبی یەک هێزیوان هەبی ئەوجە بەیەکۆ قەراردن هەورە قەراردن بچن ناو ئیتیلاف و پێگەیەکی بەخۆت بچنە جنێف بچنە سوچی بچنە ئەو جیهانی دی و باسی لاوازن کورد نهاتنەوە ئیتیلاف ئۆپۆزیسیۆنێدا گەلەکە تەمان جدی؟ ئەکیید لاوازن ئەو کابرا هاتیە بتەنەیە کەسی نییە هەر میلیشایەکی ئەردۆگانی هەیە و ئەو ئەبوو نزانم چی ئەوی عامشە؟ ئەبوو ئەمشێ و نزە هەر بەوانەوە هاتیە ئەوانە مەسەلە بەری بێن وێ دەرێ لە عفرینێ بوونژی هەفدیتن لەوان لەگەلوان گروپین جەکدار چێکردن لەگۆر نەرینەتە بڕاستی سەیطرە ئیتیلافێ ئۆپۆزیسیۆنی لەسەر هێزین چەکداری هەیە لە ڕۆژاوای کوردستانی چ عفرین چ سەرێکانی چی لەو باوەڕە نیم ناهێزی ئیتیلاف ئەوانە بەس ینی وەکی مرتەزەقی تورکیان ئەو هێزی کە لەوێ هێزی چەکدارەکانی کە هەن دەبینی لە ڕسمەکانیان ئێمڕۆ دوێنێ لە سوۆشل میدیا گەلک سوورەت هەیە ناو ئەفرین و لە سەرەکانی سوورەتی سیارە و عەرەبیوان لە نووسرایە جێش سووری الحۆر عەلەمی تورکیا سوورەتی سەدام لەسەر سیارەکانیانە لەسەر دیوار لەسەر جێ ئەوە هەموو جەماعەتی ئەو لەسەر حەریریە پرۆبلێمە ینی سوورەتی سەدام لەسەر بە مەسەرەن لە هەنێک دەبەرین کوردی سوورەتی ئەسد چی هەیە سوورەتی حافز ئەسد سوورەتی پەیکەرێن ویژی هەنا ینی ڕاستە ئەنتیما ئەمە بەستەتە ئۆپۆزیسیۆنا سووری ئەنتیما ئەوێ نەژ سووری ڕایە ژە ئالیەکی دەنیە دەربەڕایە ئیمڕۆ ئەو ئۆپۆزیسیۆن ئەوی کو بناو ئۆپۆزیسیۆنە لە ئەفرینە و لە سەرێکانیە واجهەیەکی سەتی سەتش بۆ ئەردۆگان سیاسەتی ئەردۆگان بەجێدێنی یعنی حتا ئێستا یەک کەلیمە دژی ئەردۆگان و سیاسەتی تورک بەکارنهانێ بەکارێنانی چەکی قەدەغە کراوە دەرکردنی ئەو 100,000 کورد لە سەرێکانی و لە جێدی یەک کەلیمەیان نەگوتێ بەعکسەوە دەچن ڕۆژنامەوانی غەربی دەبن بۆ ئەفرین بێژن ئەها ڕەوش گەلک باشە نها گەلک باشترە لە وەختی پەکەکە یعنی مەساجێکی گەلە خراپە و زەرەرێکی زێدەترژی هەیە ئێڕۆ ئەگەر گۆداری قسەکانی ئەو نەسەر حەریریە بگری بەحسا ئێران دکە دژی ئێرانە لە هەولێرەوە دانیشتێ بەحسی ئێران دەکە ئێمە بەری 2 هەفتە ساڕوخیان لە ئێمەکرد يعني مشكلات زيادة يعني مشكلة وكي عربت بيجي نحن في غنى عنها ايش مانشيا دواي اگر دتوي بيوندي لقال ترك دروسكي بهوي نصر حريري اي خو يكسر تلفون هي بو اردوغان بكو بلا واحد مو كاك سرچا انا كديمان هنا بروديوسر ديمان افا ما بستتا افا بونمونا هيزين اوبوزيشن هنا ايه باش اول يعني افتشتكي بر مثلا كبر مزنك كيوا يعني مو كردك ولا كرد صورتي صدام مثلا الجيش الاسلامي هنا كرد شبكن يعني استقبالي ما على الاقل كرد براستي حيرينا نزار شبكن باوبوزيسيون بدن بستينن ديفيجن باوبوزيسيون دانستان بولا اخوانجي راست بحكومتها الي دنجي دخوازن بحكومتها سوريا بدن بستينن ازاني شي او بالضبط لێرە داواکاری گەورەی هەموو کورد ئێستا من بەری یەک مانگ لە ڕۆژاوا بوو قسە لەگەڵ هەر کەسێک دەکەی ئەنە کەسێ بێ پێدێ بێ ئاپۆچی بێ بەرزانی بێ ئەوەی کە هەموو لەوێنە هەموو دوێژن با کاکە با کورد یەک بێت ئەگەر یەک بین با بە هەورە قەرار بدەن دەچنە ئۆپۆزیسیۆن بچن سەر و سەرچاو دەچنە دیمەشق ئەوژی عینەشت ینی هەنێک حلول هەیە هەموو ینی هەموو ئۆپشنەکان لە بەردەم ئێمەنی بەڵام بڕیارەکە ئەگەر بە یەک دەنگ بدەن هەردوو عالی زۆر بەهێزتر دەبێت پێدە بتەنێ بچێتە شامێ نکارێ ینی شتێکی دەستکەوێت ئەوانە بتەنێ ئەنە کەسێ بچن بۆ ئۆپۆزیسیۆن و ئێتیلاف عینە شت نکارن شتێک وەرگرن ینی وەکی دیکۆرێک دایاندنێن و خلاص بێژێ و کورد لەگەڵمەیە ئەمە مەزلوم کۆبانی گەنەرال مەزلوم بخوا ئەشکرێت بێژێ ئەو ئامادەیە پەیوەندی لەگەل ترکان دەینە ئێوە ترکی جیرانێکی گرنگە باشە چما ئەنە کەسێ پەیوەندی وێ لەگەل ترکان نای قبولکردن نەکەس نەگوتێ نایە قبولکردن بەڵام بتەنێ پەیوەندی لەگەڵ تورک زەرەری هەیە چونکە تورک ئەو پەیوەندی بتەنێ لەگەڵ ئەنە کەسێ بەکاردێنی لە دژی مەزلوم و دژی قەسەدێ بۆ نمونە ئەگەر جەنەرال مەزلومیش بتەنێ پەیوەندی بکە ئەویش احتیمالە بێتە بکارانین دژی ئەوە ئالیدی
ئێستا جێنرال مەزلوم بێژێ ئامادەم بۆ پەیوەندی لەگەڵ تورک باش زۆر باشە فەرم و نەسر حەریری ئەو وەساتەیە بکە بەس ئەوانە و ئێتیلاف و جەماعەتی کوردەکانی خۆمان بەداخەوە کەوتونەتە ناو ئەو مشکلەی کە لە ناو کورد هەیە و ئیش بۆ دوورخستنی ئەەکەن نەک بۆ یەکگرتنی هاتووە کاکیوە سەرۆک بارزانانی یاژی سەرۆکەتیە هەریمە کوردستانی یاژی حکوومەتە کوردستانی دکارن ڕۆلەکە جددی بلیزن یعنی ji bo ku Kurd nêzîkî hev bibin û problemên Kurdan bi alê din re çênebin زۆر gelek Ema gelek caran hewldan neçû serî ew hewldan ینی دیارە وەختەکە نازج نییە بەڵام گرنگە لە وەزعی ڕۆژاوا باشتر تێبگەین لە کوردستانی عێراق من چوویمە ڕۆژاوە چەند جارێک لە نزیکەوە ڕەوش زۆر جودایە لەوەی کوچ دەربێت ئەم بینین لە نزیک ئەردی هەیە کول vir ڕۆلەکە جددی بلیزە لە ڕۆژەوە ئەردی هەیە بەڵێ ئەردێکی باش هەیە و ئامادەکاریش هەیە لە ڕۆژاوە لە هەلان هەموو ئالیەکان وەکی مەسئولم لەو قسەی باشە gelekî سپاس tu çi xweş kurmancî Sûranî axî rastî ez dibêjim me hemû kurmancan ji te fêm kirin li her çar parçe heta Kurdê Rûsya jî kurmancî Rûsya jî xweş bû gelekî spas hîwa Osman rojnamavan û şîreva kar mêvanê zor zor spas